رمضان 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 يا حبيب رمضان رمضان. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وقائدنا محمد وعلى آله وأصحابه ومن دعا بدعوته وسار على هديه إلى يوم الدين. بەڕێزان مسلمانانی خۆشەویست، ئەمڕۆ کە ڕۆژی پێنجەمی مانگی پیرۆزی ڕەمەزانە، دیارە مانگی ڕەمەزان مانگی بەخشندەییە، مانگی ئاشتەواییکردنە لەگەڵ هەژاراندا، بە تایبەتی بۆ دەستڕۆیشتوان و ئەوانەی کە توانای مادیان هەیە. لەم مانگی پیرۆزی ڕەمەزانەدا فرسەتە کە ڕەحم و بەزەییان بجوڵێ بەرامبەر بە هەژاران ئەو حەقە شەرعی کە لە سەریانە، وەکو زەکات، وەکو سەدەقە، کە بیگەن بە مستەحەقان لەم مانگە پیرۆزەدا. بەڕاستی مانگی ڕەمەزان مانگی خێر و خۆشیە، مانگی ئەوەیە ئینسان دڵی خەڵکی خۆشکە، بە تایبەتی ئەو کەسانی کە توانایان هەیە و دەسەڵاتیان هەیە، خۆی گەورە ئیمکانیاتێکی پێداون. لەبەرەوە پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم و خوای گەورە لە مانگەدا بە تایبەتی سەدەقە دانراوە، زەکات هەیە. ئەو زۆر کەس لە دەوڵەمەندەکان ئەوانی کە خوای گەورە پارە و سەرۆت و سامانی پێداون ئەتوان زەکاتەکان بخەن ئەم مانگی پیرۆزی ڕەمەزانەوە بۆ ئەوە دەستگیرۆیکردنی فەقیر و هەژاران، و بۆ ئەوەی ئەوانیش لەم مانگە پیرۆزەدا بە خۆشی ڕەمەزان بکەنەوە و بەربانگ بکەنەوە و سفرەیان پڕ بێ. جا ئەو هەلە بەڕاستی هەلێکی گەورەیە بۆ دەوڵەمەندەکانمان کە ئەم هەلە لە کیس خۆیان ندەن کە مانگی پیرۆزی ڕەمەزانە. دیارە ڕەمەزان وەک شێخ حەسەنی بەسری ڕەحمەتی خوای لێبێ لە فەرمودەیەکی ئەفەرمێ: إن الله جعل شهر رمضان مضمارا لخلقه يستبقون فيه بطاعته إلى مرضاته. فەرمێ بەڕاستی مانگی ڕەمەزان مانگی پێشبڕکێیە بۆ بەندەکانی خوا، بۆ تاعەت و عیبادەت کردن تایە بۆ بەدەستێنانی ڕەزامەندی خوا. فسبق قوم ففازوا. کۆمەڵێک دیارە لەو مانگەدا لەو پێشبڕکێ دەرەچن و ئەوە سەرفرازن و سەرکەوتون. وتخلف آخرون فخابوا. کۆمەڵێکیش هەیە کەم تەرخەمن لەو مانگەدا، دیارە زەرورمەند ئەبن و سوود لە خێر و بەرەکەتی ئەو مانگە وەرناگن. ئەفەرمێ: فالعجب من اللاعب الضاحك في اليوم الذي يفوز فيه المحسنون ويخسر فيه المبطلون. بەڕاستی ئەو کەسانی کە پێشبڕکێ ئەکەن لە مانگە پیرۆزەدا، کەسانێک بن پێ بکەنن، یعنی ئەوەنە بە گرنگ ئەو مانگە پیرۆزیان نەگرت بێ، ئەو پێشبڕکیان بە هەند وەرنەگرت بێ، دیارە ئەم پێشبڕکیشە کۆمەڵێکی تا سەرکەوتوو ئەبێ، چاکەکارانی تا سەر ئەکەوێ، و هەروەها ئەوانەیشی کە لە خراپەدان دوا ئەکەون و زەرورمەند ئەبن. جا بەڕاستی فرسەتی مانگی ڕەمەزان و هەروەکوتمان فرسەتێکە بۆ دڵخۆشکردنی فەقیر و هەژاران و ئاشتەواییکردن لە بینی دەسەڵاتداران و هەژاراندا، چونکە بەو دەستگیرۆییکردنەوە بەو حەقە شەرعی کە ئینسان خۆی گەورە دایناوە لەسەری و بیگەێنی بەو کەسانی کە پێویستیان پێێتی، دیارە پەیوەندیەکی ڕۆحی، پەیوەندیەکی کۆمەڵایەتی دروست ئەبێ. لەو نێوەندەدا هەژاران دەستی نزا بەرز ئەکەنەوە لە حزوری خۆی گەورەدا، کە دەستی نزا بەرز ئەکەنەوە بۆ ئەو کەسانەی کە دەستگیرۆیان ئەکا و یارمەتیان ئەدا. لەبەرەوە مانگی ڕەمەزان مانگی خێرە، مانگی بەرەکەتە، مانگێکە کە ئینسان ڕەحم و بەزەییتیا بجوڵێ و ئەو کەسانی کە بە تایبەتی دەسەڵاتدارن نەیکەن بە یاخود ئەو کەسانی کە بازرگانن لەم مانگەدا ئەو مانگە نەکەنە مانگی ئەوەی کە داینن بە مانگی دەستکەوت و کۆکردنەوەی سەرۆت و سامان، بەڵکو هەوڵ بدەن هەرزانی بکەن
الجالب مرزوق وكو پیغمبر خوشوی صلی الله علیه وسلم فرمی او کسانی که رزق و روزی نو ایخنه بازار و بازار گشاد دکن و بازار فرح کن براستی وانا خوای گور رزق و روزیان برکتی تی اخاجا لبروا ام مانگا که مانی پیروزی رمضان مانی اوه که خیر و خوش انسان بخاطر دلی خلقیه و وابکا که او مانگا پیروزه بشیوه برێکە کە بێ بە خێر و خۆشی بۆ خەڵکی نەک ناڕەحەتی بخاتە دڵی خەڵکیەوە بەو ئومێدە ئینشاءڵڵا ئاوەها بەو شێوە بن ئەو کەسانی کە ئەو حەقە شەرعیانیان لەسەرە یاخود زەکات یا هەر سەدەقەیەکیان هەیە لە مانگی پیرۆزەدا ئەو خێزانانی کە پێویستیان پێ دڵیان خۆشکەن بۆ ئەوەی ئەوانیش وەکو خەڵکانی تر بتوان مانگی پیرۆزی ڕەمەزان بەو شێوەیە بەڕێکەن کە شیاوێتی انشاءالله مانگی ڕەمەزان دیارە مانگی بەرەکەتە مانگی پیغمبر صلى الله عليه وسلم فرمي من صام رمضان ايمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه براستي ما هليكي گەورەی بۆ مسلمانان کە پیامبر صلی الله علیه و سلم فرمی هر کس رمضان بگیره با امیدی پاداش با امیدی اوی که با نیتی کی پاک و بیگیره ان شاء الله به ما کفارتی همو گناهکانی جاب راستی ما مجدی کی گوره با مسلمانان هلی کی زیرین با ایمانداران که لما نگ پیروزه دا ام هلانه لدست ندین يعني انسان اگر هر توانایش نبود دست گیروی کسان يبقى الكلمه الطيبه صدقه أن تلقى أخاك بوجه طلق صدقة يعني إنسان بقسيتي خوش ب شتێک دڵی براخی دڵی خوشکەکەی پێ خۆش بکە ئەبێ بە خێر و سەدەقە یاخود بەڕوویەکی خۆشەوە پێشوازی لە بەرز خەڵکی بکەین ئەویش ئەبێ بە سەدەقە جا لەبەرەوە مانگی ڕەمەزان مانگی سەدەقەیە مانگی چاکەکردنە لەگەڵ هەژاراندا مانگی ئەوەیە کە ئینسان ئەو پەیوەندیە دروست بکە لە بینی هەژار و دەوڵەمەنددا هەروەکوتمان کە ئەو حەق شەرعی کە ئینسان لەسەرێتی واجبە لەسەری بیدا هەر بەدانەکەی پەیوەندیەکی دۆستایەتی دروست ئەبێ لە نێوان هەژار و دەوڵەمەنددا جا لەبەرەوە هەروەکوتمان مانگی ڕەمەزان کە مانگی سەدەقەیە مانگی خێر و خۆشیە مانگی کە ئینسان خۆشی بخاتە دڵی خەڵکەوە نەکخوا نەخواستە کارێ بکا کە خەڵکی ناڕەحەت بکات لەبەرەوە یەکێ لەو تایبەتمەندیانی ڕەمەزانیش ئەوەیە کە ئینسان لە کاتی بەربانکردنەوەدا دوعا بکات لە کاتی سایمی فەرحەتان پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێ بۆ ڕۆژوان دوو خۆشی هەیە لە کاتێکا کە ڕۆژوو ئەشتێنی ئەمە خۆشیەکە و لە کاتێکشا کە بە لیقای خوای گەورە ئەگا لە قیامەتەوە پاداشەکەی وەرئەگرێ ئەمە دوو خۆشی بۆ ڕۆژوان هەیە جا لەبەرەوە مانگی ڕەمەزان هەموو کاتەکانی هەموو ساتەکانی بەڕاستی خێر و خۆشیە بۆ بەندەکانی خوا ئەگەر ئینسان بێت و ئەو هەلانە لە کیس نەدا مانگی قورئانە شهر رمضان الذي أنزل فيه القرآن ماني رمضان ماني قرآن براستي إنسان لما ندا أبي زور سربكين سر قرآن وقرآن بخوانين وبردوام بين لخوانوي قرآن بيشينان زۆر گرنگیان داوە بە خوێندی قورئان لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا هیوا کەسانی وا بووە لە ڕۆژێکە ختمەیەکی کردووە هیوا بۆ دوو ختمەی کردووە ئەمە بەڕاستی فێرێکی گەورەیە چونکە هەروەکوتمان مانگی ڕەمەزان مانگێکە کە پەیوەندی ئاسمان و ئەرز ئەبەستێ بە یەکەوە بەستوێتی بە یەکەوە کە بە هاتنی وحی بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مانگە پیرۆزدا و قورئانی بۆ هاتووە ئینجا لە مانگی ڕەمەزاندا ئەو هەلە زێڕینانەی کە هەیە بۆ مسلمانان فيه ليلة خير من ألف شهر يعني شەوێکی تایە کە ڕزینوکردنەوەی ئەو شەوە خێری زیاترە لە هەزار مانگ ئەمە ئەو فرسەتە زێڕینانن کە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا هەیە بۆ مسلمانان بۆ ئومێدی ئینشاءالله ئێمە کەمتەر خەم نەبین لە ئەو هەلانە و بەسەریانان نەڕۆین جا بە ئومێدیەوە ئینشاءالله خوای گەورە ڕۆژەکانمان لێ قوبوڵکە لە کۆتاییدا داواکارین لە خوای گەورە لە گوناهەکانمان خۆش بێ یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆش بی یا ڕەبی خوای شفای نەخۆشەکانمان بدەی یا ڕەبی خوای تاعەت و عیبادەت و ڕۆژوەکانمان لێ قوبوڵ بکەی یا ڕەبی خوایە لەسەر حەوزی کەوسەر لە حزوری پێغەمبەر صلی الله علیه وسلم کۆمان کەیتەوە و ئاوی کەوسەر بنۆشین ئینشاءالله و لە ڕۆژی قیامەتە بە خۆشی و مژدەی
ڕۆژەکانمان بگەین و بە لیقای خوای گەورە و بەهشتی بەرین بەدەست بێنین ئینشاءالله بە زیندوکردنەوە و بەدەستهێنانی مانگی پیرۆزی ڕەمەزان. یا ڕەبی خوایە هەرچی چاکە بۆمان بکەی، هەرچی خراپە لێمان دوور خەیتەوە. یا ڕەبی خوایە پێشمەرگەکانمان لە بەرەکانی شەڕ سەلامەتکەی، وڵاتمان ئاشتی و ئارامی بەرقەرارکەی، تیایە ڕزق و ڕۆزی خێر و بەرەکەتی ئەرز و ئاسمان بەڕێژی بەسەرماندا و ئاشتی و ئارامی بەرقەرارکەی لە وڵاتمانە. آمين آمين والحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيدنا وقائدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.